مای زۆر خۆشحاڵیمە کە ئەیبینم کاکە ڕێوان گەنجێکە ئەتوانێت بە تەواوەتی خۆی دۆزیۆتەوە لەسەر ئامێری سنتور عشقێکی جوانی هەیە بۆ ئالەتەکەی کە ئەیبینی لەسەر مەسرح هەستەکەیت ئەتوانێت ئینسیجامێکی ڕۆحی بکات لەگەڵ ئامێرەکەیە. پێم خۆشە لە گروپەکانە ئەیبینم پەلەی پێوە دیار نییە هێدی ئەڕوا بۆ هێنانەدی خەونەکانی. ڕێوان گیان لە کێوە دەست کردووە بە ژنیە مەوێرە؟ من هەر لەم ناڵیەوە لەژێر چاودێری دایک و باوکمدا بووم بۆ کاری مۆسیقی و کامکارەکان لەناو ڕۆحی منە هەبوو تا توانیمە دەری بخەم ئەو ئاستەی کە من هەمە لە بواری مۆسیقادا. کەی دەست پێکرا کەی ئامێرەکە بوو کەی؟ وەڵام من هەر لە ساڵونیۆ کۆنسەرتی کامکارەکانیان کرد لە سلێمانی و کاتمە ماڵەوە بە ڤیدیۆ لیانەیە من هەر سینیەکەم لەژێر پیاڵەکان هەڵگرت و یەکسەر دەستم کرد و بە دەڤلیان لە سەی بیژن کامکار. ئەنجا زۆر سوپاس بە خاتون نەوژێنی شەکەم کەوای کرد من بە سینی لێنێم و دەفێکی پێبەخشێ. چەند هاوکاری دەکەن لە ماڵەوە تا بەدەستاکە خوێندکاری و خوێندکاری یەکی ناوەندی چۆن هاوکاری دەکەنانی چۆن لێ تۆڕابن زۆرجار خەریکیەوە بی بڵێن سعیکە خەریکی دەست و دەوام بایا چۆن؟ هەم دایک و باوکم هاوکاریکی زۆر مەکەن و هەموو ئالەتەکانیش کە حەزم لێ بۆیان کڕن وەکو جۆزە و سنتور و دەف و زەڕ و جاری وایە کە خۆم لە تەمرین تەواو بم تۆزێک پێچێ باوکم بە زۆر هەڵە بچۆرەوە سەری تەمرینکە. دەستە خۆش بێ. خەریکە سنتور کارەکە ئەگەر ئێستعدادی لە ڕێگەی درستێکەوە بچێت خاص هەدایەت کردێت کەم توانێت لە ئایندا عازف باشێکی تیا دەربێ. ئەگەر درست هەدایەت کردێ و خاص تەمرین باش بکە وەخت سەرفکە بۆی حتمەن ئەتوانێت لە کاریان موفق بێ. خاترێک بوو لە کوڕە بچکەکەی ئەحمەد ڕەزا بوو. ئیسا من لە ڕاستیە لە ئاستێکی باشایی بینم بەڵام حەزەکەم لەو ئاستانە وەستێ حەزەکەم پشت بە مامۆستای تر ببەستێ حەزەکەم تموحەکانی گەورەتر بێ ئەو شێوەیە بیر لە مۆسیقا و هونەرەکاتوە پێی فراوانتر بێ.
دەست و پەنجەکانی و ژەنینی ئەو ئامێرە بۆ شێوازە جوانە بەڕاستی جێگای تێڕامانی هەم موزیک ژەنانە و هەم هونەرمەندان و هەم هونەردۆستان. دەتوان بڵێم ئەوەی کە زۆر سەرنجیم منی ڕاکێشا لە ژەنینی موزیکەکەی ئەو بوو کە زۆر گرنگیدا بوو بەو ستایلەی کە موزیکەکە دەژەنێەوە با بڵێن زۆر ئاماژەی موزیکی کە بەداخەوە کەمێک لە موزیک ژەنان هەست بە و ئەو ئیحساسە یاخود بۆ هەستە دەکەی لە کاتی ژەنینیان ئەویش با بڵێن ئاماژە موزیکەکان وەک پیانۆ فۆرتی و وەک ئەو هەناسە موزیکانی کە لە کاتی بۆ نمونە ژەنینی ئەدلیبێک یاخود مەقامێکی با بڵێن سەربەز کە موزیک ژەن بە خەیاڵی خۆی مەقامێک پێشکەش دەکات یاخود موزیکێک پێشکەشی بە بەرامبەرەکەی دەکات. بۆیە بەڕاستی زۆر جێگەی سەرسامین بوو و هیوادارم نمونەی کاکە ڕێوان زیاد بێ وە دڵنیام ئایندێشی گەش و ئایندێشی ڕوون چاوەڕێی کاکە ڕێوان دەکات وە گرنگ ئەوەیە کە هەمیشە زیاتر هەنگاو بە هەنگاو پەرە بەبوارەکەی بدات و لە پرۆڤەکردن بەردەوام بێت چونکە بەڕاستی بەهرێکی زۆر جوانی تێدا هەیە. ڕێوان من هەستەکەم عاشقی سنتورە و بەپێ ئەوەش کە واڵم زۆر دەمێکە ئەم کوڕە مناڵ بوو سنتورەکە لە خۆی گەورەتر بوو کە تەعاملی لەگەڵ سنتورە کرد. ئەمەش ڕەنگە هەروە ئاسان نەبێت عشقێکی گەورە لە پشت ئەمەوە نەبێت. ڕەنگە ڕێوان وەکو هەموو مناڵەکانی ترکە 3 مانگ 4 مانگ ئەگە زۆر درێژەی بخانە ساڵێک لەگەڵ سنتورە هەڵسوکەوتیە کرد و دواتر وازی لێ هێنا. ڕێوان من ئومێدم پێی هەیە ببێ بە مۆزیسیێنێک ببێ بە ژەنیارێک. من جارە لەسەر ژەنیاربوونی قسە ئەەکەم ناتوانم ئایا ڕێوان عشقی ئاهەنگسازی هەیە دوا ژەنیاری، ئایا ڕێوان عشقی تحقیقی هەیە لەسەر مۆسیقا، عشقی ئاوازدانانی هەیە. بەڵام ئەوەی کە من لە ڕێوان نبینم ڕێوان و سنتور خەریکن شکڵیەکەگرن خەریکن لە یەکەچن. باش بووە لە چاو ئەو کاتی کە من بینیم لەگەڵ ئێستاەوە حتمما ئەبێ زۆرتر باش ببێت چونکە من لە ڕێوان چاوەڕێی زیاترەکەم. ویستی ڕێوان بە تێپەڕاندنی کۆناغی سەرەتایی و ڕووکردنە ناوەندی جارێکی تر چووە سەر ئامێرێکی تر و دەستی دایە جۆزە. لە ئێستایدا ڕێوان جگە لە ئامێری سنتورەکەی بەو شەرمنیەی جاری پێشووەوە خەریکی پرۆڤەکردنێکی هێمن و پڕ ئارامیە لەگەڵ جۆزەکەیدا بەو ئومێدەی وەک جاری پێشوو سەرکەوتن لە ژەنینی ئەم ئامێرەشدا بەدەست بێنێت.